باز لە وەرزی پاییزەکەین باز لەواکەین کە بۆ ئەم ساڵ بەپێی کەشوهەوا لە ڕووی گەرمی و لە ڕووی ساردیەوە کەشوهەوا لە وەرزی پاییزە چۆنە بێت و بارانبارین دەستپێکی بارانبارین بۆ ئەم ساڵ بۆ پاییزی ئەم ساڵ چۆنە بێ بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی بوومە لەرزەزانی سلێمانیمان کردووە. کاکاسۆ فەرموو. کاکاسۆ فەرموو. خێر بێت. بەنی باش خێر بێت. فەرموو. کاگاسۆ بەخێر بێت. کاگاسۆ بۆ دەست پێ بکەین 21 ئەیلولی هەموو ساڵێک یەکەم ڕۆژی وەرزی پاییزە، بەڵام بۆ ئەم ساڵ جیاوازیە گۆڕانکاریەک ڕوویاوە 23 ئەیلول بوو بە یەکەم ڕۆژی وەرزی پاییز. ئەم گۆڕانکاریە چۆن ڕوویە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کورسات. دیارە خۆی ئەمڕۆ لە ڕووی پێوانە فەلەکیەکانەوانە 23 و سەعات 9:50 ئەمڕۆ لە ڕێی ئەو پرۆسەی کە بە هاوسەنگبوونی پاییزە ناسراوە دەچینە وەرزی پاییزەوانە و دیارە خۆی هەر دوو پێوەەر هەیە بۆ وەرزی پاییز. یەکێکیان پێوەرێکیان لە ڕووی مەناخی و ئاوهەواییەوەی کە لە یەکی نۆوانێ ئەتیبارەکرێ بە وەرزی پاییز. بۆچی لە ڕووی مەناخیەوە چکە لە ڕووی گۆڕانکاری لە ڕەگەزەکانی کەشوهەوا و لە ڕووی بەرزی و نزمی پلەکانی گەرما و لە ڕووی ئەو سیستەمانی کاریگەریان هەیە ئەمە لە ڕووی مەناخی و ئاوهەوایەوە. بەڵام لە ڕووی ئەو پرۆسەیەوانێ کە بە هاوسەنگبوونی پاییزە ناسراوە کە لەم کاتەدا تیشتی خۆر سوو نەبێت لەسەر هێڵی کەمەرەیی بەمە نیوەگۆی باکوور دەچێتە وەرزی پاییزەوانەیە و نیوەگۆی باشووریش دەچێتە وەرزی هاوین ببوورە بەهارەوانەیە کە لەم کاتەدا درێژی شەو و ڕۆژ وەکو یەکی لێدێت، بەڵام بە تێپەڕبوونی کات درێژی شەو بەرەو زیادبوون ئەڕوا، کارژمێرەکانی شەو زیادبوون دەڕوا و لەم کاتەدا تیشتی خۆر بە تەواوەتی یان لە گۆشەی نەوەوانێ هەڵدێت و لە گۆشەی نەوەشەوانێ 180وانێ ئاوات دەبێتەوانێ. بەڵام ئەمە لە ڕووی چۆنێتی دروستبوونی ئەم پرۆسێوانێ و لە ڕووی ئاو هەوا شەوانە دیارە وەرزی پاییز وەرزێکی گواستراوەیە، وەرزێکە کە لە دوای گەرماوە دێت پاشان بەرەو دابەزینی پلەکانی گەرما و گۆڕانکاریەکان زۆر بە خێراییتیان ڕوو ئەدات و وەرزێکە کە وەرزی هاتنی بارستە دەستپێکی بارستە هەوا ساردەکان بۆ ناوچەکانمان و دەستپێکی کاریگەری نزمە پاڵە پەستۆکان کە ئەبنە هۆی دابارینەکان و لەسەر ئەو پرسیاری کە جەنابی شێکردێت کە بەروارەکانی بۆچی ئەگۆڕێت. ئەم بەروارە تەبیعی زۆربەی جار گۆڕاوە، بەڵام لەوەیە ئێمە هەندێک کەسەیە ئاگای لێ نەبوو بێت. ئێمە هەر زۆر جار هەر 21 مانگەکانمان کردو بە وەرگەڕانەکان یا وەرگەڕانی هاوین بۆ یا وەرگەڕانێک داماناوە بۆ گۆڕینی وەرزەکە. بەڵێ خۆی ڕۆژمێری ساڵ عادەتەن 365 ڕۆژە. وەرزەکانیش ئێمە هەمومان ئەزانین کە دەرەنجامی خولانەوەی زەوی بە دەوری خۆردا و هەروەها بەهۆی لارەگۆشەی تەوەری زەویەوە کە بە 23 دەرەجەونی و کە ئەمە ئەبێتە هۆی دروستبوونی وەرزەکان. ئەو خولانەوەی زەوی بە دەوری خۆردا بە 365 ڕۆژ و لە 125 تەواو ئەبێ. ئەم لە 125 واتە 6 ساعت، یعنی بواتە کە زەوی ئەخولێتەوە بە دەوری خۆردا بە 365 ڕۆژ و 6 ساعت. ئەم 6 ساعتە هەموو ساڵێک کۆ ئەبێتەوە تەراکم ئەکات و بۆ ماوەی 4 ساڵ ئەبێ بەر ڕۆژێک. لەبەر ئەوە ڕۆژێک زیاد ئەکا لەبەر ئەوە گۆڕانکاریەکان لە بەروارەکان نادروست. کەواتە لەبەروی کە ئێستا 23 نوێیە ئەم ساڵێکم ڕۆژی وەرزی پاییزە، ئەمە گۆڕانکاری لە وەرزەکانی دیکەشا ئەکا بۆ منەکە ئەچینە وەرزی ستانەوە لەوێشە گۆڕانکاری بەسەرەوەی دەکرێت 21 12 بێ، بەڵام گۆڕانکاری بەسەر ڕۆژەکە یادێت. ئێستا ئەمە هەر بۆ نمونە ساڵێکی تر بە وەرزی پاییز لە 22 نوێ لە 22 نوێ ئەمە بە پێوانە فەلەکیەکان و جوڵەی زەوی بە دەوری خۆراوە ئەو لارە گۆشەی کە هەیەی گۆڕانکاری بەسەرادێ لەبەرەوە ئەم بەروارانە سابت نین جێگیر نین گۆڕانکاریان بەسەراد. بەڵێ کاگاز بۆ بەگشتی پێشبینیەکان بۆ وەرزی پاییزی ئەم ساڵ چۆنە؟ بەڵێ ئێمە خۆی سەرەتا ئەگەر ئێمە ئەم ساڵ دیارە بە پێی زۆرێک لە راپۆرتە کەش و هەواییەکان و دەستگا کەژناسیە جیهانیەکان ساڵی 2023 بە ساڵێکی گەرم
هەژمار کرا کە پلەکانی گەرما ئەوە بوو بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆ بینی و بە تایبەتیش مانگەکانی 6 و 7 و 8 کە 3 مانگی گەرم بوون بە تایبەتیش مانگی 7 مانگی تەمووس کە مانگێکی زۆر گەرم بوو کە پلەکانی گەرمایی تێکڕایی پلەکانی گەرمای گۆی زەوی گەیشتە 16.7 پلە لە هەنێک کاتا گەیشتۆتە 7 پلە ئەمانە هەمووی بە پێی زۆرێک لە راپۆرتە کەژناسیەکانی جیهانی کە پێ دەچێت کە ساڵی داهاتوش هەر ساڵێکی گەرم بێ ئەمەش دیارە دەرەنجامی گۆڕانکاریەکان و ئەوەی کە بەسەر کەشوەوە هاتووە و فراوانبوونی دیاردی قەتیزبوونی گەرما و زیادبوونی گازە گەرمکەرەوەکان لە چینەکانی بەرگە هەوا و کە ئەمە زۆرێک لە شارەزایانی کەژناسی بە ئینهیاری مەناخیان ناوە یان داڕوخانی ئاو هەوایان داناوە کە ئەمە ئەبێت چارەسەر بکرێت و فریاب بکەوێت کە ئەمە دیارە زۆر نەچینە تەفاسیلەوانە پێشتری چەندین ئیتیفاقی و چەندین کۆڕبەند و کۆبوونەوە کراوە بە مەبەستی ئەوەی کە حدێک بۆ گەرمبوونی زەوی و بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما دابنرێت. و دیارە ئەمانە لە هەر لەم ماوەیەدا لە ماوەی مانگی ڕابردووە چەندین حاڵەتی پەرجێڕی یان حاڵەتی توندڕەوی کەشوهەوامان بینی هەر لە بەرزبوونەوەی پلەکانی گەرمای زەریاکان کە دیارە بەرزبوونەوەی پلەکانی گەرمای زەریاکان و تێپەڕاندنی ئاستی تێکرایەکانی خۆی ئەمانە زەنگی مەترسیدار ئەیات کە بە حاڵەتی توندی کەشوهەوایی بەڕێوەیە وەکو ئەوەی کە بینیمان لە ئۆقیانوسەکانە چەندین حاڵەتی باهۆز و گەردەلوولەکان و ئیعسارەکان ئەمانی کە لە ئۆقیانوسی ئارام و لە ئۆقیانوسی هندی و تەنانەت لە ناو دەریای سپی ناوەڕاستی شاکە بینیمان بەهۆی کاریگەری ئەو نزمە پاڵە پەسوانەی کە بە مێدیکان ناسراوە کە زۆر دەگمەن لە ناو دەریای سپی ناوەڕاست ئەم حاڵەتانە دروستە بێ بەڵام ئەم ساڵ بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و تێپەڕانی ئاسی تێکرایەکانی خۆی ئەوە بوو بینیمان کە چەندین باهۆز و گەردەلوول لە ئیسپانیا لە یۆنان لە تورکیا تەنانەت لە ئەخیرا ئەوەی کە بە گەردەلوولی زۆر بەهێزی دانیال ناسرا بوو کە لە لیبیایە کە بەداخەوانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان تیاچوون و بۆ هۆی ڕوخانی چەندین بەنداو لەمانە ئەمانە بەشێکن لەو حاڵەتە توندانەی یان ئەو حاڵەتە متەتەڕیفانی کە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە پێ دەچێت کە ئەمانە کاریگەری تریشی هەبێ بۆ وەرزی دابارینەکانی داهاتووی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش وڵاتی شام و عێراق و هەرێمی کوردستانیش بگرێتەوانێ. زۆر باشە بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەوی کە من باسێکی جیهانی و بابەتێکی جیهانیە لە ئێستادا کە ئەگەری مەترسێکی زۆریە ئەو مەترسیانە تەواوی جیهان بگرێتەوە مەترسیشی هەیە بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ گۆڕانکاری لە کەشوهەوادا؟ بەڵێ دیارە خۆی کاریگەری بەرزبوونەوەی پلەکانی گەرما دیارە خۆی ئەمە لە دوای شۆڕشی پیشەسازی دوو هەمەوانەیە پلەکانی گەرما گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەویش دەرەنجامی ئەو چالاکیە مرۆیانی کە زیای کردو و پشتبەستن بە وزە کۆنەکان وزە دژەژینگەیەکان ئەو وزانی کە لە خاکەوە دەرێن وەکو وزەی نەوت و خەڵوزی بەردی و مشتەقاتەکانی کە ئەمانە ئەبێتە هۆی زیادبوونی گازەکانی گازی دۆمۆکسیدی کاربۆن گازی میتان ئۆکسیدی نەترۆز ئەمانەکە لە ئێستادا زیای کردووە کە هۆی بوونی ئەم گازانە پێویستە لە بەرگە هەوادا بۆ باڵانسکردن و بۆ هاوتاکردنی پلەکانی گەرما بەڵام زیادبوونی بەو ڕێژەی کە ئێستا هەیە بۆتە هۆی ئەوەی کەوا فراوانبوونی دیاردی قەتیزبوونی گەرماەوەی کە بە گلوبال وۆرمین ناسراوە کە لە ئێستادا کاریگەریەکانی ئەبینرێت و دیارە ئەمە لەسەر هەموو گۆی زەوی کاریگەری هەیە و هەرێمی کوردستانی بەدەر نەبوو لەمانە ئێمە هەر بۆ نمونە لە دەورەیەکی مەناخی لە ساڵانی هەفتاکان و تا ساڵانی 1990 ئەو پلێ گەرمایی کە هەمان بووە جیاوازە لەو پلە گەرمایی کە ئێستا لە 2000وانێ بۆ 2023 کراوە تێبینی ئەکرێ کە پلەکانی گەرما بەرزبوونەوەی بەخۆبینیوە و هەروەها ئەبینین دیاردەکانی تری کەشوهەوا ئەو برزی و نزمی کە بارانبارینەکان لە وەرزێکەوە بۆ وەرزێکەیەتی گۆڕانکاری بەسەرا هاتووە پلەکانی گەرما ئەبینین مەسەلەن هەنێ دیاردەی تر دیاردەی خۆڵبارینەکان کە لە ئێستادا لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی زیای کردو و هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە زۆر جار ئەو تەپ و تۆز و خۆڵی کە هەیە کە لە ناوچەکانی کە و کاریگەریەکان ئەمانە بەشێکن لە دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا.
بەڵێ کاکاسۆ کە ئەچینە وەرزی پاییزەوە ساڵانە هەمووانە چاوەڕوانی بارانبارینان باشە بۆ ئەم ساڵ پێشبینیەکانتان بۆ بارانبارین لە وەرزی پاییزا چۆنە کەی ئەچینە وەرزی دابارینەوە؟ بەڵێ خۆی عادەتەن وەرزی بارانبارینەکان لەم ناوچانەی خۆمان بە شێوەیەکی گشتی بۆ ئەم ناوچانەی خۆمان و بە هەرێمی کوردستانیش بە تایبەتی عادەتەن لە مانگی دەوە دەست پێکا وەرزی بارانبارینەکان لە مانگی دەوە دەست پێکا بۆ ساڵی دواتر تا مانگەکانی 5 بەردەوامی ئەبێت. زۆر جار هەبووە ئەم بارانبارینانە پێشکەوتووە، زۆر جار هەبووە لە ناوەڕاستیەوە دەستی پێکردووە، زۆر جار هەبووە تەخیر بووە لە مانگی 11 دەستی پێکردووە، زۆر جار هەبووە وەرزی پاییزمان تێکرایەکانی کەمتر بووە، زۆر جار هەبووە وەرزی زستانمان بەو شێوەیە بەرزی و نزمیەک لە بارانبارینەکانی ئەم ناوچانە هەیە کە ئەمە سروشتی بارانبارینەکانی ئەم ناوچانەیە. بەڵام عادەتەن لە خۆی بارانبارینەکان هەر لە مانگی دەوە دەست پێ ئەکات بۆ ئەم ساڵیش هەروە ئەبێت لە مانگی دەوە دەست پێ ساڵیش ئەمە دیارە خۆی گەورە لەموو کە زاناترە والله ئەعلەم، بەڵام ئیتر خۆی لە مانگی دەوە بارانبارینەکان دەست پێ ئەکات. عادەتەن ناوچەکان دەگرێتەوە کاریگەری ئەو بارستە هەوایانی کە لە باکوورەوە ڕوو دەکاتە ناوچەکانمان، هەروەها کشانەوەی بارستە هەوا گەرمەکان بەرەو خوارەوانە کە ئێمە لە مانگەکانی 6 و 7 و 8وانەیە کاریگەری لەسەر ئەم ناوچانە هەبووە کە بۆتە هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و هەروەها بۆتە هۆی دروستبوونی شەپۆلەکانی گەرما لە مانگی دەوانێت ئیتر پلەکانی گەرما بەرەو نزمبوونەوە شێوەیەک لە نزمبوونەوە بەخۆوە ئەبینێ. بەڵام ئەوە نییە ئێمە کە چاوەڕێ بکەین زۆر نزم بێتەوە، وەکو ئاماژەمان پێ ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما وای کردووە کەمتر هەزبەوە بکرێت. ئێستا بۆ نمونەی ئێمە لە مانگی نوین هەر دوێنێ پلەکانی گەرما لە خانەقین 44 پلە بووە، لە سلێمانی 37 پلە بووە، لە هەولێر 39 پلە بووە. بۆ ئێستا و بۆ مۆرزە زۆرە. باڵێ بەتەکید ئەمە لە سەر و ئاستی تێکراوەکانی ئەمە بەشێکە لە دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە گۆڕانکاری بەسەرا هاتوۆتەوە. هەڵبەتە ئاستی پلەکانی گەرماش بەرزبوونەوەی بەخۆ بینەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم مانگە بەوە ناسراوە کە پلەکانی گەرما بە ڕۆژە زیاتر بەرزبوونەوەی پێوە دیارە، بەڵام لە شەودا نزمبوونەوە بەخۆوە دەبینێت. زۆر باشە کاک ئاسۆبا بینە سەر پێشبینیەکان بۆ بوومەلەرزە وەک ئەزانین لە ساڵی پاردا لە وڵاتی تورکیا بەهۆی بوومەلەرزەوە سەدان باڵەخانە ڕوخان و چەندین بە هەزارە هاوڵاتیش بوونە قوربانی و لەم دوایانەشدا بوومەلەرزەکەی وڵاتی مەغریب بوو. هەنێجایش لای خۆشمان بوومەلەرزە بووە. ئایا پێشبینیەکان بۆ بوومەلەرزەکانی ئەم ساڵ چۆنە؟ پێشبینی ئەکرێت بوومەلەرزە ڕووبات؟ بەڵێ ئێمە مستەلاحێکی یان زاراوەیەکی من حەزەکەم لێرەوە بەڕێستانی ڕاگەانم کە لە بوومەلەرزە پێشبینی نییە وەکو ئەوەی کە لە کەشوهەوا ئەکرێت. مەسەڵەن کەشوهەوا کۆمەڵێ هەڵسەنگان و ئەوە هەیە کە بتوانرێت پێشبینی بکرێت پاڵپشت بەو داتانی کە هەیە ڕۆژانە ئەتوانرێت پێشبینی کەشوهەوا و ڕوتی کەشوهەوا بکرێت. بەڵام لە بوومەلەرزە بابەتێک نییە بە ناوی پێشبینی کردنەوە. بەڵام ئەوەی ئێمە هەمومان ئەزانین هەرێمی کوردستان دەکەوێتە سەر پلێتی عەرەبی و لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستانەوە نزیکە لە شوێنی پێکدادانی بڵێن نزیکە لە شوێنی پێکدادانی پلێتی عەرەبی لەگەڵ پلێتی فارسی و لە باکووری شەوانێ نزیکە لە پێکدادانی پلێتی عەرەبی لەگەڵ پلێتی ئەنادۆڵی و دوای ئەوە نزیکی شە لەو هێڵی بوومەلەرزەی کە بە زنجیرە چیاکانی زاگرۆ ساتی ئەپەڕێکە ئەو ناوچانە ناوچێکی چالاکی بوومەلەرزەن و جگە لەمانە هەرێمی کوردستان کۆمەڵێک درز و لێکترازان و درزی تایە کە ئەمانە زۆر جار بوومەلەرزە تایە ڕوو ئەدات. بەڵام ئەوەیە کە سوپاس بۆخوا ئەو بوومەلەرزانی کە لە هەناو هەرێمی کوردستان نابێ بوومەلەرزەی مامناوەندن کە عادەتەن گوڕەکانیان ئەو پەڕی بگاتە 5 بۆ 6 پلە کە ئێمە بەپێ ئامارانی کە هەیە لە 1900 تا 2020 تا ئێستا بوومەلەرزەی زۆر بەهێز ئەوەی کە بوومەلەرزەی وێرانکەر بووە ڕووی ناو ئیشەڵاش پشتیوان بەخوا ڕوو نادات. بەڵام بوومەلەرزەی تر هەبووە. ئێمە هەر بۆ نمونە ئێمە لە ڕێی داتاسەنتەری بوومەلەرزەی خۆمانەوانێ مانگی ڕابردوو نزیکەی 230 بوومەلەرزە تۆمار کراوە لە هەموو هەستمان پێی نەکردێت هەستی پێ نەکراوە. ئێمە هەر بۆ زانیاری بەڕێستان دوێنێ دووسێ بوومەلەرزە لە ناوچەکانی کۆیە و لە ناو هەرێمی کوردستانە بوو. بەڵام ئەمانە وەکو ئاماژەمان پیامانە بوومەلەرزەی پلەکانی ڕێختەرەکانی کەمترێکە کە تەنها لەوەیە هەر ئامێرەکانی سایزمۆمیتەر و ئەمانە بیخوێنێتەوە، بەڵام مرۆڤ هەستی پێ ناکات. بەڵێ کاکەسۆ با بینەوە سەر کەشوهەوا و پێشبینیەکانتان بۆ کەشوهەوا بە گشتی ساڵێکی چۆن چاوەڕێمانەکات؟ ساڵی پار بارانێکی باش باری و
زستانێکی خۆش بوو بەگشتی بوو ئەم ساڵ شۆ نەبێت لە وەرزی پاییز و لە وەرزی زستانە. بەڵێ ئێمە ساڵی پار بارانبارینەکان ئەتوانین بڵێن لە وەرزی بەهارەوە باشتر بوو. ئەجینا وەرزی پاییز و زستانمان دوو وەرزی لاواز بوون. و پێرار ساڵیش ئەوە هەر ساڵێکی وەرزێکی وشک دانرا کە زیاتر بەداخوانێ کاریگەریەکانی لەسەر ناوچەکانی ئیداری گەرمیان هەبوو کە ئەو ناوچانە وشکە ساڵی بوو، بەڵام ناوچەکانی تر بە شێوەیەکی گشتی توانین بڵین کەم بارانی بووە. بەڵام کۆمەڵێک هۆکار و فاکتەر هەن کە کاریگەریان لەسەر دابارینەکانی یان بارانبارینەکانی ئەم ناوچانی خۆمان هەیە. لەوانە بەرزی و نزمی باشوور هەیە کە بە دیاردەکانی ئاڵنینە و لانینا کە ئەمە دیاردەیەکە لە ئۆقیانوسی ئارامە لە ناوچە کەناراویەکانی ڕۆژهەڵاتی ئۆقیانوسی ئارام لە ناوچە کەمەریەکانە ڕوئایات کە دوو وەرزی ڕابردوو دیاردەی لانینا کە ئەمە دیاردەیەکە کاریگەری نەرێنی هەیە لەسەر بارانبارینەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکانی هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی بکەین. بەڵام لە ئێستادا بەرەو دیاردەی ئاڵنینۆ ئەڕات کە لە مانگەکانی دوو سێ ئەم ساڵەوانەیە زیاتر ئەم ناوچەیە گەرم دەبێت کە گەرم دەبێت ئەچێتە مەرحەلەی دیاردەی ئاڵنینۆ کە ئەمەش کاریگەریەکی ئیجابی هەیە بۆ بارانبارینەکانی ناوچەکانی خۆمان. جگە لەوانەش کۆمەڵی فاکتەری تر لەوانە بەرزی و نزمی ئەو گەرمیەی کە لە ئۆقیانوسی هەندیا ڕوو ئەدات کە لە ئێستادا لە حاڵەتی ئیجابێ کە ئەمەش ئەبێتە هۆی کاریگەری بارانبارینی باش ئەبێ بۆ ناوچەکانی جزیرە عەرەبی و هەروەها ناوچەکانی عێراق و وەجگە لەمانە ئەو بەرزی و نزمیانی کە لە ئۆقیانوسی ئەتڵەسیا ڕوئایات کە ئەمانە هەمووی ئەم ساڵ پێ دەچێت و دیارە بە پشتیوان بەخوای گەورە ئەمانە پێ ئەچێت کە بە وەرزی بارانبارینی ئەم ساڵمان بەراورد بە وەرزەکانی پێشووتر باشتر بێت و لە ئاستی تێکرایەکان بۆ سەر و تێکرایەکانی ئەمە شتێکی خۆش بوو هەواڵێکی خۆشە سەبارەت بە بەفربارین لە وەرزی زستانە. بەڵێ بەفربارینەکانیش ئێمە عادەتەن ئێمە چەندین جاری کەوتومانە بخۆی بەفربارینی جۆرێکی تری دابارینەکانە، بەڵام کۆمەڵێ مقاوماتی خۆی ئەوێ کە پێویستە کە ئەو کوتلەی کە ڕوو لە ناوچەکە ئەکا کوتلەیەکی سارد بێت بارستە هەوایەکی سارد بێت و هەروەها گونجاو بێت لە پلەکانی گەرمای چینەکانی سەرەوە کە زۆر ضروریە پلەکانی گەرمای چینەکانی سەرەوە نزم بێت و بۆیە زۆر جاریش ئێمە ئەبینین کە لە زیاتر بەفربارینەکان ناوچە شاخاویەکان ئەگرێتەوە هەڵبەتە ناوچە شاخاویەکان بەراورد بە ناوچەکانی تر پلەکانی گەرمای نزمترە بۆیە عادەتەن بەفربارینەکان زیاتر ناوچە شاخاویەکان و ناوچە شاخاوێ سەختەکان دەگرێتەوە. بەڵام لە کاتی نزمبوونەوەی پلەکانی گەرمای ناو شارەکان و ناوچە نشێوەکانیشە گەری ئەوە هەیە کە بەفربارینەکان ئەو شوێنانش بگرێت. زۆر باشە. کاک ئاستۆهانە جار کێمە لە وەرزی هاوینە کە هاوینێکی زۆر گەرم بێت یەکسەر هاوڵاتیان پێشبینی ئەوەکەن ئەڵێن ئەم هاوینە زۆر گەرم بوو ئەبێ زستانێکی زۆر ساردمان هەبێ یان بە پێچەوانەوە هەنێجار کە زستانەکە زۆر سارد بێت ڕاستەخۆ پێشبینیەکە ئەوەیە لەوەی کە ئێمە هاوینێکی زۆر گەرممانە بێت ئەمانە پەیوەندیان بەیەکەوە هەیە سارد و گەرمی وەرزەکان لەوەی کە ئەم وەرزە زۆر گەرم بێت ڕاستەخۆ کاریگەری هەبێ لەوەی وەرزی داهاتوومان ئێمە زۆر سارد دەبێت یاخود بە پێچەوانەوە. بەڵێ ئەمە خۆی لە ڕووی زانستیەوە بنەمایکی زانستی نییە مەسەلەن چونکە ئێمە ئەو کاریگەریانی کە لە وەرزی هاوینە کاریگەریان هەیە ئەو کاریگەریانە نین یان ئەو سیستەمانە نین کە لە زستانە کاریگەریان ئەبێت یامە زۆر جار بەڵام ئەمە زۆر جار ئاعتیماد دەکاتە سەر داتا بەراوردکردنی ساڵان مەسەلەن زۆر جار ئەمە لە پێشبینەکانە ئاعتیماد دەکەنە سەرەوە زۆر جار هەبووە هاوین گەرم زۆر بەرز پلەکانی گەرما زۆر بەرز بووە بەڵام زستانەکەی مام ناوەند بووە یان پلەکانی گەرما ئاسایی بووە. بەڵام زۆر جار هەبوو زۆر گەرم بۆ پلەکانی گەرما زۆر بەرز بووە لەگەڵ ئەوە شازستانێکی سەخت هەبووە. ئەمە لە ڕووی زانستی و لە ڕووی ئەوەوانێ ئەتوانین بڵێن ڕاز نییە بەڵام لە ڕووی ئامارەوانێ زۆر جار هەبوو مطابقەی یەکتریان کردووە. زۆر خۆشحاڵ بین کاگاسۆ بە ئەمە دەبوونی بەڕێزت لە پرۆگرامەکەی ئەمڕۆیە بەڕێز ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی و مۆدەرزانی سلێمانی کە ئەمڕۆ لەگەڵمان خۆشحاڵ بین کە ئامادە بوویت. زۆر سپاس.